ئەمڕۆ ژمارەی خوێندکار هاتوون بۆ تاقیکردنەوەی وەرگرتن لە زانکۆکەمان و ئەمانە دەبنە خوێندکاری قۆناغی یەکەم. پرۆسەی خوێندن لە زانکۆکەمان لە 7 ئۆکتۆبەر دەست پێ دەکات. ئێمە چانسێکی تر دەدەینێ خوێندکاران بۆ ئەوەی بێن و لەم زانکۆیە بخوێنن. ئەگەر ئەو چانسە وەرنەگرن ئەوە تا ساڵی داهاتوو هیچ چانسێکی تریان نامێنێ. ئاستی پێشکەوتن لە سلێمانی و عێراق بەگشتی زۆر خێرایە و چەندین پرۆگرامان هەیە کە خزمەت بە خوێندکاران دەکات و خوێندکاران دەتوانن بڕوانامەی ئەم زانکۆیە بەدەست بێن و لە مالیزیا و وڵاتانی تر کار بکەن. ئێمە ڕێکەوتنمان هەیە پرۆگرامی زانکۆی UTM قەیوان پێش بخەین. مەبەست لەوەش ئەوەیە گەشە بە بواری پەروەردە بدەین لێرە. ئامانجی سەرەکی ئێمە بۆ هێنانی پرۆگرامەکانمان بۆ ئەم زانکۆی ئەوەیە دەرفەت بدەینە خوێندکارانی کورد کە ئاستی خۆیان بەرز بکەنەوە. ئێمە جەخت دەکەینەوە لەسەر ئاستی CEFR کاری شەکەین بۆ پاراستنی کوالەتی خوێندن بە بەکارهێنانی بەرزترین ئاستەکانی هەڵسەنگاندن. هیواخوازین دوای بڕینی سەرجەم قۆناغەکان خوێندکاران بتوانن بۆ ئاستی بەرزتر بگەن.